سپاسی کەناڵەکەتان دەکەم بەڕاستی کە ئەتوو هاتی ئەمەد بەسەر کردیتەوە لە ڕۆژی ڕاپەڕین کە ئەمە بەشداریمان کردیا لە ساری 1991 کە بەشداری ڕاپەڕینمان کردیا. بەڕاستی هۆڵی ژن زۆر گەورە بوو، ژنەکی زۆر بەشداری کرد لەو ڕاپەڕینەی. یەک لەوانە تەقریبەن مانگەک 15 ڕۆژ پێشتر کە شێروان عەبدوڵڵا کە ناوی شێرە خەپە بوو سەرۆک شانەی ئەو شتەی بوو، ئەو هۆڵە یعنی ئەو دەورە ئەو دەیگێڕا. بەڕاستی ئەوەکی زۆر گەورەی هەبوو کە هاتە مارێمە بە بابمی گۆگوتیمان بەکرد ئەوە ڕاپەڕین قەولە دەست پێ بکاتن لەبەروەی ئەو لۆخۆی تەنزیمی بوو، شتەکانی زۆر باش دەزانی. گوتی ڕاپەڕین قەولە دەست پێ بکاتن، گوتی وڵا بابم گوتی شێروان ڕاست دەکەی سەباح و سەرکەوتوانی ژنامۆیان ناردێلە بۆ من، گوتی دەبی هەمومان بەشداری بکەین. ئەمەش لەبەروەی ماڵم خانیەکانمان هەمووی شۆفەری لێدرا و 12 نەفەرمان گیرا و ڕەمکرا، هەموو نەفەرەکانمان گیران و ڕەمکران لەبەروەی زۆر بە دڵ و جۆشەوە ئەمە هاتینە سەرجادەی و کە بەشداری مزاحەرەکەمان کرد. بەس بنکەی سەرچی چێتی لە مارێ چێخوامەمەندی و لە مارێ چەتۆی کەریمە سووری و لە مارێ سەرتیپی چێخوامەمەندی لەو مارانە تەوزیع بووبوون. پێشمەرگەکان کە دەهاتن ئەمە دەچوین بابم و کاک شێروان دەچوونە پنەوان راپۆرتەکانیان دەینا ئێروکانە، یعنی بەمەیان دەگۆ. ئەمە وەکو ژن سعات 5 بەیانی کە دەستی پێکرد یەکەم تەقە کاک شێروان هات لە دەرکەیدا گوت سیروانی پلکمیان برد، لەبەروەی لە بنەماڵەی مارێ سیروانی بەس سیروان مابەوە، ئەویش لە مارێ مەبوو ئەو شەوەی کە نەگیرا، ئەوانی دیکە هەر هەمووی گیران و ڕەمکران. ئەوجا یەکسەر ئەمە سعات 5 بەیانی دەرچوین چوینە ئەو بەری ئەو ماڵبەندەی ئێستا منەزەمە بوو، لەوێن دەرێەوە تەقەچی گەلک زۆریان لەمە کرد. یەک لەوانە کە پەڕینەوە لە بریندارەکان لەبەر دەرکەی مارە خۆیان بۆ دەوری سعات 11:30 ئەمن بە ناو ڕەزان تێم کرد چوومە ئەو بەری ئازادی لەگەر سەباح و سەرکەوت و بڕهان شەوجێڕی و بەهرەمی عازی ڕەفیقی و ئەوانە مەجموعەکی زۆر پێشمەرگەی کۆم بوون لەوێ. ئەمە ئەوانمان یەکترمان گرتەوە هەتا 12 شەوێ ئەمە هاتین بەکرم کاک میرزایدا هاتین نەگەڕەچێ هەواوان نیشان بۆ نیشانەی هێدی مەمەنداغی بریندار بوو لە مارێ مامم بوو. گوتیان کاک سەباح وەرە بریندارێک هەیەگە چوین کاک هێدی بوو، گوتیان تەداویشتی وای بکەن. ئەمە بەسەر کەوتین قشرە نەدەگیرا. 12 شەوێ ئەمن هاتیمەوە. هۆڵی ژن زۆر گەورە بوو. یەک لە ژنەکانیش تووبە بوو، شیلان عەودارانی بوو، ئەوانەش لە گەرمان هاتنە دەرێ، سسیوەیل بوو، مەجموعەکی دیکەش لە بنکەی سەرێ لە لای بایزاغە ئەو شتانە کوردەخان بوو، ئەوانەش هۆڵی ژنانیان دەوریان هەبوو. بەڕاستی بیرین ئەوانش لە هۆڵی سەرێ بوون. بەس وەزبەیمە کە چوومە ئازادیش شەهلە بوو، قەرات حەسەن لەبەروەی مارە بابی هیچی نەمابوون، بەچیای هەرگەڕا بوو جوندی دەینا خوارە، 3 سلاح 4 سلاحی لە شانی بوو، دووشی لە ملی کردبوو. قەرات ئەوە لەوە دەکەی گوتی ئەدی ئەمن نەداکممە نەبابممە کەسم نەما هەمە حکومەت ڕەمی کردێ ئەو ڕۆژە ڕۆژی مەیە. ئەمە ئەو هابەت و جۆشەوە هاتینە ناو مۆزوعەکەی. ناخۆشترین ڕۆژمان لە ژیانمان ناخۆشترین ڕۆژمان ئەوە بوو کە ئەو 12 نەفەرەمان گیرا و کە ڕەمکرا. بەس بابم یعنی دەکرد زاوای ئەو عایلەی بوو، بەس بابم یعنی پیاوە بوو بە معنای کەلیمە. بابم باوەشی لە بۆ بکردنەوە نەیهێش ئەو کوڕانەی کە لە دەرێنا کەم و کوڕیان هەبیتن. ناخۆشترین ڕۆژمان ئەو ڕۆژە بوو کە ئەوانە کە گیران و ڕەمکران. خۆشترین ڕۆژیشم ئەو ڕۆژە بوو کە ئەوانە هاتنەوە بەسەر برندی. هۆڵی ژنە یعنی دەورەکی زۆر 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 باشمان هەبوو. ئەمە لە کارگەی مەعمەر مافور ئیشم دەکرد. ئەمە مەجموعە کرێکار بووین وەک درەخشان هەینی، شێن حەمەدەمین، شکوری عەزیز، ئەمن، پەیمان بەکر، ئەوانە مەجموعە بووین تەنزیمی لە 81ەوە ئەمە تەنزیمی بووین. لە 81ەوە داچی سێوە خانی ئەوە داچی سێوەی کە دەهات قاقەز و شتیلۆ دەیناین میوەی لەگەر دەینا لەگە میوەکەی لە بۆی دەیناین و دەیهاویشتێ. لەبەروەی ئەمە مدیرەکەمان ئەمن بوو
مدیرەکەمان ئەمە بوو نەمان دەتانی هیچ حرەکاتێکی بکەین. دوای وەی لە 1970 مزاهرە کرا لە 1970 معمەل مافور یەکەم دەوری هەبوو، هەمووش کچ بووین، هەموومان بەشداریمان تێدا کرد، حتا یا شوکری کوژرا، ئەحمەدی مام عەبالی کوژرا، کچەکی دیکە ئیمارێ کاک سەیفەدینی بوو، خوشکی بوو ناوەکەیم لەبیر نییە، فەیمە بوو، نازەم ناوەکی خۆشی بوو، ئەویش کوژرا لەو مزاهەڕەی. ئەمە ئەو زاکات پاژنی و گلمان نەدا، ڕۆیشتین لە بۆ باڕی ئەحمەدی مام وەسمانی، مەجموعەتی زۆریمان ئەلەوێن دەرێ گیرا، بردنیانە سەرایە، لە لای سەرایە دکتۆرە نەزەنگ جێش گیرا بوو. ئەوجا تقریبەن هەتا ئێوارە پاژنی ڕۆێ سەبریە عەبدوڵاشمان لەگەر بوو، شەبەقمان لەگەر بوو، ئەوانەمان هەموو لەگەر بوو، مەجموعەتی زۆر لەوێن دەرێ گیراین. ئەوجا محافظ هات بە زۆر یعنی عالەمەکی کۆیە بە هەموو شتەوە غاریدا بەردەکەی سەرایە. ئەوجا ئەمە بەربوون گیراین، لەوێش ئەو دەورەمان هەبوو لەگەرمان بوون، ئەوانە کە لەو مزاهەڕەی هەمووی لە 1970 لەگەرمان بوون، لەوەش ڕۆڵمان هەبووە. ئەمە زۆر جاری وا هەیە لە سماقوریە، ئەمن دوو جاران لە سماقوریە کۆبوونەوەم هەبووە لەگەر پێشمەرگەکان. ئەو ڕۆژی کوڕی کاک کۆسرەتی کوژرا ئەمن لە سماقوریە بووم، کە کوڕی کاک کۆسرەتی هەردوو کوڕی کوژران، ئەمن لە سماقوریە بووم. ئەو ڕۆژی فیدای پلکم بریندار بوو، دلێر تاقانە بریندار بوو، نیشان بەو نیشانەی یا داچی دلێر تاقانەی و یا نازیە هەموو جلچی سزنەکان بەس دلێر نەمریتن. ئەو دەورەمان هەبوو، ئەدی ئافرەت لەو دەورەی زیاتر چیدی هەبیتن، بەس بەداخەوە یەک کەناڵ هەتا ئێستا لەمەی پرسیار نەکردیتەوە، یەک کەناڵ نایە سەردانی هیچ شتێکیمان بکاتن. ئەو قوڕانە لە خەمان هاتنەوە، یەکمان سەرەتانی گرت، یەکمان خۆی کوشت، یەکمان جەڵدەی لێ، دوومان جەڵدە لێیدا، سەباح و سەرکەوت و شێروان کامەران ئەحمەد کوژرا. هەتا ئێستا هیچ شتێک، هەتا ئێستا ئێچێتی بە هیچ بۆ نەچی بە ئەمەی بەسەر نەکەوتیتەوە. ئەمن خولی خۆم تووشی ئەو هەموو نەخۆشیەی بوویمە، هەتا ئێستا بەدەستکە گورەکی ئێچێتی ئەمەی بەسەر نەکردیتەوە بەداخەوە. ئەوە کارگەی محمد مافور طبعا ئەو دەمای کە ئێکێک چالاکیەکی نەکرد بایە لە پێشمەرگایەتی وەرنەدەگیرە، ئانەکی بەڕاستی برین ئەمە مەجموعەکی زۆر تەنزیمی بوون لەناو معمەلەکەی، وەکو باسیشم کرد شەیەن حەمەدەمین و درەخشان هەینی بوو، سکوریا عەزیز بوو، سەباح سەعید بوو، ئەوانە هەمووی مەجموعە بووین. لۆ خۆشم وەڵا ئانەکی هاتینە دەرێ سعاتێکی پێ نەچوو معمەل مافور سووتە، کە معمەل مافور سووتە یەکەم ئافرەت بووم ئەمن دەستگیر کرام، سیارەی دائیرەی ئەمن هات لەبەر دەرکەی ئەمنی برد، گوتی لەبەر وێ تو معمەل مافور سووتاندیە، لەبەر وێمە بۆنمان لێ دەهات. ئاواز حەسەنیش فەقیرەی پارەی لێ بەجێ مابوو گەڕابەوە، ئەویش بەتەما بوو بگیرێ بەرام برای پێشمەرگە بوو، لە ترسان ئەو هەرات هەر معمەلی بەجێ هێش، سەباح سەعید معمەلی بەجێ هێش لە ترسان، بەس ئەمن چ بوو برام ئەسیر بوو، بەس دەستگیریش کرابووم، یەکسەر 15 ڕۆژان بردمیانە دائیرەی ئەمن. ئەو هەموو تەحقیقات تقریبا 6 سعاتان ئەمن لە بن تەحقیق بووم لە دائیرەی ئەمن. ئەوجا لە دائیرەی ئەمن گوتیان بڕۆن بی بە نەمارم فۆز عەبدوڵای 15 ڕۆژ تەوقیفیان لۆ بڕیم هەتا ڕۆژی مەحکەمەی. ئەوجا ڕۆژی مەحکەمەی کاک سەردەدین ناوی منی دابوو، کاک سەردەدین فەڕاش بوو لێن دەرێ بگوت ئەو پەیمانە تۆزە عەجوولە و بەڕاستی برێن درەنجش هاتیتە دەرێ. ئیدی شەید شەماڵ و شەید سەرباز شەوێ هاتنە ماریان، ئەوە هەمزەی عەزیز ئاگادارە ئێستا مەوجودە بەداخەوە، هەمزە دوو چاوی کۆر بووە تا ئێستا بە شەرەکیش لێ نەپرسیتەوە، هەمزە ئاگادارە ئەشەوێ چبوونە وێن دەرێ مارێمەیە پێشاندا بوو چبوونە مارە کاک سەردەدینەکەی گوت بووی ئەو پەیمانە حکوم بدرێتن ئەمە ئەتوو دەکوژین. ئەوجا پاشی 15 ڕۆژ تەوقیفەکەی ئەو کاک سەردەدینە هاتە محکەمەی، لە محکەمەی قورعانی خوار گوتی ئەو کچە بەریئە، ئەوجا ئەمن بەریء بووم. دەنا ئەمنیش وەکو مارە خارم و پلکم وان حکوم دەدرام، لەبەر وەی براشم ئەسیر بوو، لەسەر وەی حکوومەت کەسیر و شەهیدی لەکن گەورە بوو، لەکن بەڕێز بوو، بەرام بەداخەوە ئەمە هیچمان لۆ نەکرایە تاکو ئێستاش. کاک ئەبوو زەید شایەدە بابێتن ئەو مایە ئەگەر چەند جارێکی هاتبیتە مارەمە ئابوونەکەی کوچەم بردێ. ئەنی عایلەک چارخانی شۆفەر لێ بدرێتن، عایلەک یەک پێشمەرگە چار پێشمەرگەی پاکسازی بێتەوە ناو ئێروکانە وەکو گوری خاوێن بیتن، هەموو تووشی سەرەتانێ بوون، تووشی جەڵدەی بوون، تووشی خۆکوشتنێ بوون، خۆیان کوشت،
تا ئێستا هاتین پرسیارەکیان لێ بکەن لە مندارەکانیان لە نەوەکانیان گەلەکیش نەکەم بەس بەداخەوە ناتانم هیچ برێم لەبەروەی خێچێتی لەگە خوونمان تێکرد بۆ هاتنە دەرینە بەس پێویستە کاکە باڤێڵ و کاکە قوبات لێپرسینەوەکمان لێ بکاتن لە دوامان بنێریتن برێ ئەو بنەماڵانە چیان لێ هاتێ کێشەیان چییە کێشەیان چێلۆمان جێبەجێکەن با بە محازەکمان لۆ وەگرن کاکە گیان کاکە قوبات بە هیچ نەوعێکی دەممان ناگاتە کنەنگۆ دە ئەنگۆش بەسەرمان کەنەوە بووە چارخانی لە کۆیە شۆفەری لێ بدرێتن 12 کەس بە یەک ڕۆژی ڕەمی بکرێتن هیچ کەسێکیشمان نەمایە ئەنگۆ برای گەورەنە ئەنگۆ هەموو کەسی منە ئەو مشکیلانەمان وەرن لە بۆ حەلکەن بزانن مشکیلەکانمان چییە هەمومان لە خەمان مردین هەمومان تووشی جەڵدەی بووین هەمومان تووشی عەساب بووین یەک لەوانە لۆ خۆم ئەمن دەرزی بایلۆجیم لێ دەدرێتن دکتۆر نەمایە نەیکەم هەموو ئەو خەمانەیە لە ناو هەناومانە لێمان بپرسنەوە برا بەڕێزەکان هاوکاریمان کەن ئەمە لە جێی خۆی هاوکاری لە نەفسی خۆمان گرتیتەوە لە ئەنگۆمان پێ بەخێو کرد لە دەست و دەران دەنگۆش ئەوڕۆکە هاوکاریەکی مە بکەن هەر بەدەستکە گورەکی برێن کوون هیوادارم ئەوانیش ئازاد بن هیوادارم ئەوانیش ئەوەی خۆیان بەدەست بینن بەداخەوە ئەمە ئەو حکومەمان وەرگرتیە ئەمە ئازاد بووین بەس خەممان گەورەترە خەممان زۆر گەورەترە